ڕاگەیاندنی خەڵاتی ئەم ساڵی ساخارۆف بۆ نادیە موراد و لەمیا حەجی بەشار لە ئازاری سەرۆکی پەرلەمانی یەکێتی ئەوروپاوە بوو. ئەم خەڵاتەی یەکێتی ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤە. هاوکارانی ئازیزم، خۆشحاڵم کە ڕای دەگەێنم لە کۆنفراسی سەرۆکەکاندا خەڵاتی زاخارۆفی ئەم ساڵ بەخشرا نادیە موراد و لەمیا حەجی بەشار. ئەو ئازایەتیەی ئەم دوو خانمە نواندیان و ئەو بەهایانەی خستیانە بەردەستمان بە وشە باز ناکرێن. ئەمڕۆ ئەمان دەمڕاستی بەهێزن بۆ پاراستنی قوربانیانی توندوتیژی سێکسی و بەرەنگاربوونەوەی ئەو کۆیلەکردنەی دەوڵەتی ئیسلامی دەیکات. ئەم دوو خانمە بوونەتە نوێنەری کۆمەلگای ئێزیدیەکان و داوامان لێکەن ئەو هەنگاوەی ناویانە ئێمەش بینین لە شەڕی دژی استراتیژێتی جینۆساید کە دەوڵەتی ئیسلامی بەڕێوەی دەبات. پێشتر هەر لەم ساڵدا نەتەوەیە گرتوەکان نادیە مورادی وەک باڵیۆزی نیازپاچی ناودێر کرد. لە لێدوانەکەیدا بۆ ئەندامانی UN نادیە بێ لە باسکردنی مەینەتیەکانی ئێزدیەکان لەسەر دەستی دەوڵەتی ئیسلامی داوایەکیشی لە کۆمەلگای نێونەتەوەیی کرد. ئەگەر سەربڕین و کۆیلایەتی سەکسی و دەستدرێژیکردنە سەر منداڵان ناچارتان نەکەن بە هەنگاونان ئایەکەی ئەو هەنگاوە دەنێن هەرچەنها ئێوە خێزانەکانتان نین شایستەی ژیان بن. ئێمە شایستەی ژیانین. سپاستان دەکەم. نادیە و لەمیا دوانن لەو خانمە ئێزدیانەی توانیان لە جەور و ستەمی تێرۆریستانی دەوڵەتە ئیسلامیەکەی ئەبوبەکر البەغدادی دەرباز بن و دەنگی مەینەتی ئێزدیەکان بگەێنە کۆمەلگای نێونەتەوەیی تا گەیشتە ئەوەی جیهان کۆمەڵکوژی ئێزدیەکان بە ژێنۆساید بناسێنێت. گەلێک عەدابدی و گەلێک مەشاکل بەس مانتالی الحەمدلله هەگەم خۆشی کە بەسش دەستێوان خەڵاس بوو. لەگەڵ سەختی ژیانیاندا لەناو ئۆردوگاکاندا ئاوارە ئێزدیەکان خۆشحاڵ بوون بەوەی دوو خانمی ڕزگار بوو لە کۆیلایەتی سێکسیەکەی دەوڵەتی ئیسلامی خەڵاتی ئەم ساڵی ساخارۆفیان بەدەستێناوە. زۆرمان لەبارەی نادیەوە بیست. ئێمە سوپاسگوزاری ئەوین چونکە دۆسەی ئێزیدیەکانی هەڵگرت و چووە لای ڕێبەران و هەموو کەسێکی لێ ئاگادار کردەوە. زۆر سوپاسی دەکەین و هەرگیز بیرمان ناچێتەوە. لەگەڵ ئەو شادمانیەشیاندا بۆ خەڵاتە ئاوارە ئێزدیەکان داواشیان لەو دوو چالاکوانە ئێزدیە هەیە لە دەمێکدا بڕوایان وایە کە خەڵاتەکە بۆ تەواوی ئێزدیەکانە. چاڤکی قەنجب چاڤکی مەزن ئەلمە هەمووا بنێڕێ و ئەم هەموو خوشک و برایت وێنە نادیا نابتنەیە ئەم هەموو پشتەوانێ نادیاینە. تشتەکەش نادیا مرادڕە کردش ئێزیدیارڕە کردیا ژمەڕە کرد. بنێ چش نادیارڕەکردن ئەقەنج ئەبسەرکەتیش مەڕەکردە. نادیا مراد هاوارە مەگەهاندە چەند دەولەتێت ئەژنەبی هەمووە ئێد ئۆروپی هەمووە. خەڵاتی ساخارۆف بۆ مافەکانی مرۆڤ مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 و بە ناوی ئەندرێ ساخارۆف جودابیری سۆڤیەتی پێشووە ناونراوە وەک ڕێزلێنانێک بۆ ئەو کەسانە یان ئەو گروپانەی داکۆچی لە مافەکانی مرۆڤ و ئازادیە بنچینەیەکانی مرۆڤ دەکەن. پێشتر نێلسن ماندێلا لە ئەفریقای باشوور و ئاون سان سووکی لە میانمار ئەم خەڵاتەیان بەدەستهێناوە و ئەم ساڵی 2016 لە نێو ژمارەیە کاندیدا ئەم خەڵاتە بەخشرایە ئەم دوو خانمە ئێزیدیە نادیە موراد و لەمیا حەجی بەشار.